یادی 30 ساڵەی دامەزراندنی ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستانە. ئەم ڕێکخراوە ئامانجێتی پاشەڕۆژێکی گەشت بۆ منداڵانی کوردستان بنیاد بنێت و لەو پێناوەشدا چەندین بەشی هەیە. پێش هەموو شتێک حەزەکەم پیرۆزبایی لە کارمەندەکان و لە هەموو خەڵکێک و هەموو سودمەندێکی مناڵ پارێز بکەم کە بەبێ جیاوازی مناڵ پارێز دائیمەن هەوڵیاوە بەبێ جیاوازی نەتەوە بەبێ جیاوازی دین و بەبێ هیچ جیاوازیەک بۆ هەموو مناڵێک لە سەرتاسەری ئەگەر بڵم کوردستان و عێراقیشا کاری کردووە. طبعا مناڵ پارێز چەند بەرنامەیەکی هەیە. من باسی حەزەکەم بەرنامەکانی ئێستایی بکەم. بەرنامەکانی ئێستا ئێمە لەسەر 4 بەرنامە ئیشەکەین. بەرنامەی پاراستنی مناڵە کە چەندە پرۆژەمان هەیە. یەکێ لە پرۆژەکانمان پرۆژەی مناڵانی ئیشکەرە کە لە هەر 4 پارێزگای کوردستانە ئەو پرۆژەیەمان هەیە کە سیستمێکی چاودێری پاراستنی مناڵانماندان ناوە بە هاوکاری لەگەڵ وەزارەتی ناوخۆ و لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە کە ڕۆژانە لە شوێنە گشتەکانە ئەگەڕێن و ڕەستی مناڵی ئیشکەرەکەن. طبعا پرۆژەکەی دۆکمان کە هەر تایبەتە بۆ پرۆژەیە بە فەندی ڕێکخراوی ILOیە کە یەکەم جارە پلانێکی استراتیژی هەیە لە عێراقا جێبەجێیەکە و ئێمە یەکێکین لەو پارتنەرانی کە لەگەڵیانە ئیشەکەین. یەکێ لە بەرنامەکانی کەمان تەفعیلکردنەوەی هێڵی 116ەیە هەر لە بواری پاراستنی مناڵە کە هێڵێکی فریاکەوتنی مناڵانە کە بەبێ بەرامبەرە ڕۆژانە مناڵان ئەتوانن پەیوەندی پێوە بکەن و دامەزرانیا چەنە چالاکیمان هەیە. بەڵام ئەم ساڵ جیاواز لە هەموو ساڵەکان چونکە ئەم ساڵ 30 ساڵە. بەڕاستی هیچ ڕێکخراوێکی کوردیش نییە کە توانی بێتی بەو شێوەیە بۆ ماوەی 30 ساڵ لەم هەموو بوارە ئیشکا یعنی ئەوە شتێکی دڵخۆشکەرە. منداڵ پارێزی کوردستان بۆتە ناوەندێکی گرنگ بۆ دەرخستنی بەهرەی منداڵان و پێگەیاندنیان لە ڕووی پەروەردەی و کۆمەڵایەتی و هونەریەوە. لە 30 ساڵی تەمەنیدا دەریایەک لە هاوکاری پێشکەش بە مناڵانی هەرێم و مناڵانی دەرەوەی هەرێم و بە هەموو مناڵێک کردووە کە پێویستی بەم شوێنەی مناڵ پارێز بوو بێ. دیارە مناڵ پارێز لە 3 بەشی سەرەکی لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی تەندروستیەوە هەروەها لە ڕووی پاراستنی مناڵەوە بەدەیان کار و بە سەدان کاری ئەنجام داوە لە بیرمان نەچێکە بەداخەوە لە هەموو ئەم قۆناغانەی کە هەرێمی کوردستان پێدا ڕۆیشتووە مناڵ زەرەری یەکەم بووە لە شەڕەکانی ناوخۆ لە هەموو ئەمانی کە بووە لە هەموو ئەم ململانیانی کە هەبووە مناڵ زەرەری یەکەم بۆیە ئیتر ئەم ڕێکخراوە توانیوێتی ئەم هاوکاریان ئەم خزمەتگوزاریانە بگەێنێتە ئەو مناڵانەی کە پێویستیان بە ئێمە بووە. ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان لە ساڵی 1991 لە سەردەستی هێرۆ ئیبراهیم ئەحمەد دامەزراوە. ئۆفیسی سەرەکی لە سلێمانیە و لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ناوەندی تایبەت بە خزمەتکردنی منداڵان هەیە لە بوارە جۆرە و جۆرەکاندا. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.